سڵاوتان لەبێم کاتتان باش دیارە بە بۆنێ ڕۆژی جیهانی ژنانەوە 8 مارس چالاکیەکان لە سنووری پارێزگای سلێمانی تایبەت بەو ڕۆژە بەردەوامی هەیە لێرە خانەی داڵدەدانی ژنان واتە شێڵتەر پێشەنگایەکی کاری دەستی بۆ خانمانی ئەو خانمانە کردو کە لە شێڵتەران من بۆ زانێری زیاتر و گفتوگۆکردن لەسەر چالاکیەکەی ئەمڕۆیان خاتوشیلانم لەگەڵایە بەڕێوەبەری خانەی داڵدەدانی ژنان لە سلێمانی خاتوشیلان سڵاو لەبێ 8 مارس لە پیرۆز بێ 8 مارس لە خۆم و لە سەردەم ژنانی جیهان پیرۆز بێت. شیلان خان چالاکیەکەی ئەمڕۆتان چییە و بریتیە لە چی؟ چالاکیەکەی ئەمڕۆمان کاری دەستی ژنانە و کاری خایەتیە و دروستکردنی شیرینیە لە خۆگرت هی ئەو داڵدەدراوانەیە کە لە ماڵی داڵدەدانان پێمان خۆش بوو لە ڕۆژی ژنان ڕۆژی 8 مارس کە پێم خۆش نییە تەنها ڕۆژێک بە ڕۆژی ژنان بێت هیوادارم هەموو ڕۆژی ژنان بێت لەم ڕۆژایە بخینە بەرچاوی هەموو خەڵک کە بڵێن ئێمەی ژنین هەین کە ئەتوانین لە هەر کوێیەکا بین ئەتوانین کارەکانمان بخینە بەردی دەدەن. شیران خان ئەو شوێنەی کە تۆ تێیدا کار دەکەی خۆت بەڕێوەبەری ئەو شوێنەکە تایبەتە چیرۆک و بابەتی جیاوازی لەیە ئەمەوە بزانم خانەی داڵدەدانی ژنان لە ئێستادا چەند ژنی لەیە؟ سەر و بیستی لێیە ئێمە توانیمانە زۆر زیاتری لێ بووە توانیمانە لە ماوەی ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو هەموویمان چارەسەر کردووە بە خۆشحاڵیەوە گەڕاونەتەوە ناو کەسوکاریان و کێشیان نەما. هەڕەشە و توندوتیژیەکان بەرامبەر باشنان بە شێوەیەکی گشتی چۆنە بینن شیلان خانەوە؟ هەڕەشە و توندوتیژی دیاردەیەکە لە هەموو وڵاتیەکە هەیە و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو دیاردەیە تا ڕادەیەکی باش سپاس بخوا باشە لە ئێستا باش. ئەم پێشەنگایە ئەمڕۆ ئەم کەلوپەلانە کە ئەفرۆشێ داهاتەکەی بۆ کوێیە؟ داهاتەکەی بۆ داڵدەدراوانەیە کە ئەرکیان کێشاوە و ماندوو بوون لەگەڵ دروستکردنیان. سپاس بۆ زانیاریەکانت. دیارە لەوێدا لەو شوێنەدا پێشەنگای کاری دەستی خانمان بەردەوامە ژمارەی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆ بینینی کارە دەستیەکانی خانمانی داڵدەدراو بە جۆرەجۆرەکان فرۆشیشی هەیە هاوکات داهاتی ئەم پێشەنگایە وەکو بەڕێوەبەرەکەی ئاماژەی پێکرد دەدرێتەوە بەو ژنانەی کە لە خانەی داڵدەدانن هاوکات ئاماژەی بۆ کرد کە لە ئێستادا لە خانەی داڵدەدانی ژنان زیاتر لە 20 ژنی لێیە. خانەی داڵدەدانی ژنان ئەو شوێنەیە کە ژنانی ئەو ژنانەی کە لە ژێر هەڕەشەدان لەلایەن کەسوکاریانەوە لە ژێر هەڕەشەدان هەڕەشەی کوشتنیان لەسرە لەوێ هانایان بۆ ئەو شوێنە هێنا و ماڵێکە پارێزگاریان لێ ئەکرێت لە پێناو پاراستنی ژیانیان و نەکوشتنیان لەلایەن کەسوکاریانەوە. ئەوەی کە ئێستا دەبینن پێشەنگای کاری دەستی خانمانی داڵدەدراوە لە شاری سلێمانی کە پێشەنگایەکی کاری دەستیان کردوتەوە کەلوپەلی کوردەواری و جۆرا و جۆر و ئەکسسواراتی تایبەتی تێدایە و هاوڵاتیانیش هاتوون بۆ بینینی پێشەنگاکە و کڕینی وەکو پاڵپشتێک بابەتەکانی ئێرە یاخود کاری دەستی ئەو خانمانە دەکڕن وەکو پاڵپشتێک بۆ ئەو ژنانەی کە داڵدەدراون.